برنامه نزیکتر دیسا ریز و صلابت تایبت بوا عمل سنتری باجار سلیمانیه آواهی دستمنی راست دیاره چه آواهیه که دیاره جبوی خدمت کردنو دستالات نوابی آواهی ده هی قربالغه که زور در وهی اگر بدنگیش در وهه بد یعنی ما بس تام جور وهیه اگر قربالغیاش در و زیده بد قربالغیا جور و جبوی بریاردان گلک زیده تره سیاست وان مامستای زانینگه و پارێزگار مەبەستە باژارێ سلێمانی ژیانەوەی بەرین و کە چاوە بیە سەردەما پارێزگاریە چاوە بێ و ئەگەر دەماویە پارێزگار بوونێ تەمام بوو ڕێکەفتنەکە سیاسی دە پشتینگە مژیلی چ بێت هەمان نزیکی ژیانەوەی بین دکتۆر هەواڵ ئەبوبەکر يا الله ما دينا من دكتور جان زور بخير باشي عزيزك زور بخير صحتي تندرستي شو مارون ما شاء الله بوني خوش إذا زياتر بپیشانگاهی هنری داشتنك بینایی پارێز لێرە کردومانە بە مۆزەخانەیەکی سلێمانی ما شاء الله پێشتری جواب بۆیان لە سەردەمی توێنیان لە سەردەمی ئێمە کردومانە هەرکەی تەژووری شەوە کتێبخانەیەکی ئەدەبی نێودەوڵەتیمان کردوتەوە لە ویستم باسی کتاب کە ئەوە داوامان لە هەموو کۆنسوڵخانەکان کردووە یەکی 20 بۆ 50 کتێبمان بە زمانی دایکی خۆیان لەبەرەی سلێمانی شاری داهێنەری ئەدەبە لە یونسکۆ بۆ بێنن زۆربەی هەرە زۆری وڵاتەکان هێناویانەوە ئەم ساڵ ئەمڕۆژ قۆنسڵی نوێی ئەڵمانیا لێرە بۆ بەڵێنی یان یەکەوانی ئەڵمانیا ژەگات من گوت سیاست وان مامۆستای زانینگەیە پارێزگار بەس من زانی هونەرمەندنجی ئەمە ئەvە پیتێک دەستپێکێک ژیانە دکتۆر هەواڵ ئەبوبەکی ئەم زیاتر بچینە فەرموو عەفوان ئەی دکتۆر جان سەحەتان چۆنە؟ ئێمە باشین هیوادار مێوەش باش بن زۆر سوپاس وەزعی سلێمانی چۆنە؟ سلێمانی باشە باشە و ئومێدی باشتری لێ یەکەین باشتری لێ یەکەن لە ڕووی سیاسیەوە یان بەس ئاوەدانی و لە هەموو ڕوویەکەوە کە هەموو لایەنەکان یەکتری تەواوەکەن لەگەڵ لەلایەک گرفتمان نەبێ کار لەسەر لایەنەکانی تریژەکە بۆ بێ هەمووی بەیەکەوە باش ببێ بۆی بتوانێ وەکو خۆی بچێتە پێشەوە با لە کارە سیاسەکەەوە حەزەکەم دەست پێ بکەم تقریبان ساڵی چەند بڕیارتاندا بێنە ناو سیاست من لە سیاسەتە بە معنای ینی ڕێخستن نا بە معنای پشتیوانی سیاسی ئەتوانم بڵێم لە پۆلی چواری سەرەتاییەوە کە مامۆستای بەڕێزمان شەید جەمال تاهیر چەند جارێک زیندانی کرا و فەرمانی لە سێدارەدانی دەرچوو و دوایی بوو بەیەکێ لە سەرکرد دیارەکانی شۆڕشی نوێی ئەم وڵاتەیە ئاوێزانی ئەو بارودۆخە بووین بە پشتیوانی مامۆستا بەڕێزەکانمان خەسرە و بابان و مامۆستا محەممەد و ئەو مامۆستا خۆشەویستانە تێگەشتنی ئێمە لە بەرەی تیپی 40 پیرەمەگرون زۆر لە سلێمانیەوە نزیک بوو و ئێمە لە دۆڵە ڕوتەوە لە مێرگەپانەوە لە سەرگەڵەوە لە بەرگەڵەوە لە یاخسەمەرەوە لە مالومەوە لە هەڵەدنەوە نزیک بووین و ماڵی ئێمە کۆتایی ماڵەکانی فەرمانبەر و کرێکارەکانی سەرشنار بوو لە پشتی ئێمە تاکانی سپیکەشتی تری لێ نەبوو ماڵ و شوێنی نیشتەجێبوونی تری لێ نەبوو تێکەڵاوی و ئاشنایەتێکی زۆرمان چ لەگەڵ ڕێخستنەکان چ لەگەڵ پێشمەرگە هەبوو چ بە حکمی باپیرم کە سیاسەتی کردووە چ بە حکمی باوکم کە سیاسەتی کردووە چ بە حکمی شەید حەمەحسێنی مامم کە لە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانە بووە ئاوێزانی ئەو کایە بووین بەڵام خۆمان لە ساڵی 1990ەوە لە یەکەم ڕۆژی ڕاپەڕینەکەی کوردستانەوە بە ڕسمی تێکەڵی ڕاپەڕینەکە بووین و من بەرپرسی ڕاگەیاندنی کۆمیتەی سەرشناری یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی خوێندکاران بوومە کۆمەڵی خوێندکاران و لاوانی کوردستانمان لە قەڵاچوالان لە 15 ساڵی 1990 لەگەڵ دەستەیەک لە خۆشەویست و هاوڕێکانمان دروست کرد لەوێ ئاوێزانی ئەو بارودۆخە بین کە پشتیوانی لە سیاسەتەکانی یەکێتی لەو کاتەیە بکەین بەڵام وەکو ڕێخستن تێکەڵی بواری ڕێخستنی سیاسی نەبووم بە ئێستاشەوە دوجار لە ساڵی 2009 کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو ئێمە پشتیوانێکی سەرسەختی بزوتنەوەی گۆڕان بووین و لە ساڵی 2011ەوە بەدواوە پشتیوانی سیاسی ئەم بەرنمەیەمان کردووە و لە 2009ەوە بەڵام لە 2013 بەدواوە ڕابەرایەتی خۆپشاندانەکانی حەڤەی شوڵاتمان لە زانکۆی سلێمانی لەگەڵ دەستەیەک لە خوێندکاران و مامۆستایانی فەرمانبەرانی خۆشەویستی ئەو کاتە کردووە و دوجاریش لە ساڵی 2013 جەنابی کاک نەوشیروان ڕەوانشاد نەوشیروان مستەفا کە بەڕسمی داوای لێکردم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کوردستان کە سەرۆکی لیستەکە بم بەڕاستی من قبوڵم نەکرد من بڕوان بۆ بوو کە ئیشی جێبەجێکردن بکەم نەک ئیشی چاودێریکردن و پەرلەمانی ئەو ئیشە جێبەجێ نەبوو جێ من خۆم نەم کرد دوجار داوام لێکرا کە بۆ
پارێزگار و سەرۆکی لیستی گۆڕان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی خۆم کاندید بکەم ئەمەم قبول کرد چکە ئیشی جێبەجێکردن بوو و هیچ بەهانەیەک نەما و کۆمەلگاکە پێویستیەوە بوو زوتنەوەی گۆڕان بڕیاری وا بوو بۆیە ئەم بڕیارەمان ناوە لەگەڵ ڕاگەیاندنی لیستەکەمان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پەرلەمانی کوردستان ڕاگەیاندرا لە پێش 21 نوێی 2013 لەو کاتەوە من تێکەڵیەوە بووم وەکو کاندیدی بزوتنەوەی گۆڕان. دکتۆر یعنی هەم سیاست مەداریش بوون هەم پۆستیشان هەبووە تقریبا هەر لە گەنجیەوە هەتا ئێستا ئەگەر بەڵێ لە ئەدای خۆتۆکو سیاستوان ڕازی سیاسیەکی لێهاتوو بڕیار بەدەست لێهاتووی منەکەوێتە سەر هەڵسەنگاندنی دەوروبەرەکەم و قۆناغەکان بەڵام من بە ئەمانەتەوە کوردایەتیمان کردووە نیشتیمان پەروەریمان کردووە ئینسان سازیمان کردووە نیشتیمان سازیمان کردووە لە هەموو قۆناغەکانە کە من لە دەی 1992ەوە لە دەستەی دامەزرێنەری ڕۆژنامەی کوردستانی نوێ بووم کە یەکەم ڕۆژنامەی ڕۆژانی دوای ڕاپەڕین بووە هەتا ساڵی 98 شمتیا کردووە دوایی زوو کەتێ ناو ڕاگەاندنیش بەتەکیید بە پەیامنێری سەرەکی لەگەڵ برای بەڕێزم کاگیاسن قادر بەرزنجی پەیامنێری هەمووم دەڤەرە بووین نەگەری سلێمانی لە قەڵات زێوە تا خانەقین ئیشمان کردووە بە بەردەوامی لە ڕۆژنامەیەکی ڕۆژانەیە لە ڕۆژنامەی وایە هەیە لە ژمارەیە کە 14 بۆ 15 بابەتی ئێمەیتیا بوو وەکاری ئەو ساڵە ئیستانە بوو لە ناو حزبی چەپ بوو یان ئیسلامی لە ناو حزبی ئیسلامیش بوون من نەچەپ بووم نەخێ لە حیزبی ئیسلامی نەبووم نەچەپ بووم نە ئیسلامی بووم بە معنای ئیسلامی سیاسی یا حیزبی ئیسلامی بەڵام من انتیزاماتی دینیم هەیە و عایلەکەمان هەیەی و تا ئێستاش بەردەوام ئێستاش بەڵێ نوێژ و ڕۆژ و هەموو ئەوانەی ئەرکە لەسرم جێبەجیانەکەم بینە ناو بینای پارێزگا و سەرەتاش باسم کرد بە پێی ئەو کەش و هەوا بیخۆشە ئینسان حەزەکە 24 ساعت لێرەوی بەڵام تووەکە پارێزگار چەند ساعت لێرە ئێمە ئیستا لەم دۆخی ئیستایە زۆربەی ڕۆژ سعات هەشتی بەیانی بۆ چواری ئێوارە ئێمە لێرین بەڵام ئەو ڕۆژانەی کە ئیشمانە بێ کە کارەکانمان تەواو نەبوون چکەمە ئیشی هیچ ڕۆژێک نییە ئیستا ئەمڕۆ کە تەواو بووین وەرەقەیەک نەماوەتەوە کە ئیمزای ئێمە بێ و ئیشی ئێمەی بێ نەمان کردبێ و هەموو ڕۆژێک تا ئیشەکان تەواونەکەی ناڕۆینەوە دەوامی ئێمە پەیوەستە بە ئیشەکانمانەوە دووهەمیان زۆر جار کاتی بینینی وەفدەکانمانەکەوێتە دوای نیوەڕۆوە تا کاتی درەنگەمێنینەوە بەڵام بە ئەمانەتەوە 2 ساڵی ڕابردوو لە قۆناغی کۆرۆنایە ئەتوانم بڵێم لە سعات حوتی بەیانیەوە هەتا سعات 12 شەو ئێمە بەردەوامی لە پارێزگا دەواممان کردووە و لە ماڵیشەوە لە بە هاوکاری لەگەڵ هەردوو برای بەڕێزم کاک فرسە سۆفی ڕەحمەتی و کاک علی تەتەر و ئیستا کاگومێت خۆشناو بە تایبەتی لە قۆناغی کۆرۆنا باسەکەم شەو هەتا سعات 4 بەیانی بۆ تەنسیقی هاتوچۆی خەڵک بۆ ڕێگەپێدان کردومان پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ هەموو پارێزگار و سەرپەرشتی یاری ئیدارەکان و وەزارەتەکان و حکومەتیشەیە لەگەڵ دکتۆر علی بە بادینی قسە دەکەن یان سۆرانی ئەو دەکاتە سۆرانیە ئەو دەکاتە سۆرانی و منیش ئەوەنەی بادینی بتوانم قسەی پێ بکەم ئەیکەم بەڵام سوپاسی لوتفیەکەم چکە ئەو دکتۆراکەی لەسەر مێژووە سەردانی زۆری سلێمانی کردووە ئاشنایە بە هەموو زمان و شارستانێتی کورد لە هەموو دنیاە بۆیە ئاشنایەتێکی باشی بە زمانی سۆرانی ژەیە ئەگەر وابێ ئەو هەموو مەشغوڵیەتە کاتان لە بوو ماڵ و منداڵ و خێزان عایلە هەیە تا ڕادەیەکی زۆر خێزانەکەم بەڕاستی پشتیوانێکی گەورەی منە بوراون لەو ماوەی کارکردنی من کە لە هەموو داواکاریەکی خۆیان بە باوکو دایکمەوە کە من لەگەڵ یانەژدیم بە خێزانەکەمەوە دکتۆر شیلان عومەر حسین پرۆفیسۆری زمانە لە زانکۆی سلێمانی بە مناڵەکانمەوە ئەو بەڕاستی هاوکاری سەرەکی من بە کەسوکارەکەم هەمویان و هاوڕەکانمەوە بەڕاستی ئەوان کاتی خۆیان بە من بەخشیوە نەک من کاتم بەوان بەخشی بێ ماڵی جیاتان نەخێرەمە لە ماڵی باوکمانەژی قڕس نییە یان خۆشترەوە نەخێر زۆر خۆشترە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە خزمێکی زۆرمان لە کەرکووکەوە لە جەباریەکانەوە کە 2 پورم شویان بە جەبەوان کردووە هەتاکو هەجیج کە ئەسلی ئێمە لەوێەوە هاتووە ڕۆژانە میوانمان هەیە ماڵێکی ئاوەدانە زۆر فێرە بین لە کەسوکارەکەمان لە میوانەکانمان لە هاوڕێکانمان و هەر لەو ماڵەیە ئاژین کە 50 ساڵی تەمەنمان تیا بەڕێکردووە لە گەڕێکێکی هەر لەو شوێنە لە سەرچنار لە هەمان ئەو شوێنەی بڕیار نەداوە شوێنێکی ڕاقی چزانم ئەو وێلانەی کە دروستەکرێت نەخێر نەوەڵام من سوپاسی هەموو ئەو شوێنانەکەم کە زۆر حەزیان کردو ئێمە لەوێ نیشتە داوان لێ کردویان بەڵێ بەڵام شوێنی نیشتەجێبوونی ئێمە ئەو شوێنەیە کە بەڕاستی ئیستاتیاژی شوێنی ملی خۆشترەیانی بەلای منەوە بەڵێ تقریبا چەندە تەمەن من ئافرەت پیان ناخۆش بەڕاستیەکەی من 25 1970 لەدایک بووم بەڵام کەل عادە بە 1970
تۆمارکراوین و 5 ساڵی چوومەتە بەرخوێندن و هەموو قۆناغەکانی خوێندنم لە کاتی خۆیان تەواو کردو زۆر جار پێش کاتی خۆشم کەوتم بە هیمەتی مامۆستاکانم بە تایبەتی لە قۆناغی ماستەر و دکتۆرا لە زانکۆ. لە قسەکان باسی گەڕەکی ملی و ناو بازار و ئەو ئەوانت کرد. ئێمە حەزمان لێ چکە لە هەولێر هاتین هەر پیاسەی ناو سلێمانی ئاسایی پێمان خۆش هەر بچینە شوێنێکی ملی. ئاسایی چایەکمان دەدەیان ئەمە چایەکە دەینە بە تەکید ئێمە چاتانەینی سلێمانی میوان دۆستەوە هەموو سلێمانی هەموو کەسێکیشە بۆ کوێژەوە اختیاریەکەن بۆ شوێن ناچی تو ئەبێ اختیاریەکەی من ئەویش بەسەر چاو زوو چێت شوێنێک مەسەلەن من ئەچمەنەوە بازار زیاتر حەوزە وشکەکە ئاچم بەر بەلەدێکە ئاچم لای مزگەوتی گەورە ئاچم جادەی پیرەمێردەوە ئەرکە بچم جادەی گۆران ئەرکە بچم شەقامی کاوە ئەبێ بچم شەقامی مەولەوی بەڵێ چونکە هەموو کاکە ئەحمەدی شێخکام و تەمەنی مناڵیم لەوێ بەڕێ کردووە من جێی محکەمە کۆنەکە کە ماڵمان لەو حەسارەی ماڵی کاگەت هەما بووە پیاوێکی تێکۆشەر و خۆشەویست دۆستی جەنابی مامجەلال و کاک عومەری سەیعەلی بووە و کۆرۆنا لە دەستی سەندین و لە کاتی کۆرۆنا لە بەریتانیا وەفاتی کرد ئێمە لە حەسارەکەی ئەوان نابووین کە لەگەڵ باوکمان لە خەباتی سیاسیا بوون لەوێوە ئەوانە هەموو یادەورەکانی من سەر شەقام خانەقا ئەو دۆست و خۆشەویستانی لە ناو بازاری زیاتر وان ئاخفتنەوە بکەین بچ کەرم کرد. تاگەینە ئەو شوێنە ملیە بە پیاسێکی ناو سلێمانی بکەین بەڵام بە ئام خەڵک لێیان هەیە ئەڵێ خۆ دکتۆر هەواڵ ئەبوو بەکرد بە ناو پارێزگارە چیان کردووە هیچیان نەکردووە ڕێگاوبانەوانە تو وڵامەکەت چیتان کردووە لەو تقریبا 5 ساڵە. ئێمە لە دۆخێکی زۆر ناهەموار و ناسەقامگیرە هاتین کە لایەنەکان هەمویان پشتیان لە یەک بوو خەڵک و حکوومەت لەدبوو بوو هیچ بتمانەیە لە بینی خەڵک و حکوومەت نەمابوو لە بینی کەرتی تایبەت و خەڵک و حکوومەت و یەکتریش نەمابوو دەبینی لایەنە سیاسیەکانیش نەمابوو یەکەم شت توانیمان سەقامگیری لە سلێمانی دروستکەینەوە سەقامگیری دووهەمیان وەبەرهێنان بەرینە ئاستێکەوە کە ئیستایەکەم بێ لەسەر ئاستی هەرێم لە ساڵی 21 و 22 ئەی لە ڕووی جادە و بان و ڕێگا و ئاوەدانی شتێک دیار بێ خەڵک بڵێ ڕێگا و بانەکان دوو جۆرن ڕێگا و بانی دەرەوە وەزارەتی ئاوەدانکردنەوە لەی بەرپرسیارە ڕێگا و بانەکانی ناوە وەزارەتی شارەوانی و شارەوانیەکان لەی بەرپرسیارن بەڵام بە درێژایی 5 ساڵی ڕابردوو ئێمە پشتیوانی سەرەکییان بووین لە پەیداکردنی قیر بێ بەرامبەر چ لە حکوومەتی ئیتیحادی چ لە سەرمایەدارە نیشتیمانیەکانمان لە هەندانی ئەندازیار و کارمەندەکانیان لە سیانەکردنی ئۆتۆمبیل و کەلوپەل و کەرەستە و ئامێرەکانی قیرتاوکردن و ڕێگاوبانەکان چ بۆ ئاوەدانکردنەوە بوو بێ یا بۆ شارەوانیەکان و شارەوانی سلێمانیش بوو بێ پشتیوانی سەرەکییان بووین داعیمی سەرەکی بووین بە پشتیوانی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت وەزارەتی شارەوانی کە ئۆتۆبانی بابان دەستی پێ بکرێت کە ڕێگایەکی استراتیژی سلێمانیە ڕێگاوبانەکان بە هیمەتی کەرتی تایبەتی نیشتیمانی و دروستکردنەوەی متمانە لە نێوان حکوومەتی خۆجێی و کەرتی تایبەت دەست پێشخەری زۆریان کردووە ئەو شەقام و ڕێگایانی کردومانن لە 2014 بۆ ئێستا بەشی زۆریان بێ بەرامبەر و بە بەخشین لەلایەن سەرمایەدارەکانمانەوە کراوە بە شەکەی تریان لەلایەن خەڵکەوە کراوە ئۆتۆبانی بابان بەردەوامی لە کارکردن وەستاوەتەوە سەر حکوومەت هەرێمی کوردستان چەند نەختینە بۆ کۆمپانیاکە دابینەکە من دڵنیاتەکەمەوە گەر نەختینەی بۆ دابین بکرێ ماوەیەکی زۆر پێش کاتی تەواوبوونی پرۆژەکە تەواو بێ. ئەی ڕێگای هەولێر سلێمانی ئەویش ئیشی تێدا دەکرێت بەڵام ئەوانە هەمووی بەسراوەتەوە بە دابینکردنی بودجە بۆ تەواوکردنی پرۆژەکان. ڕێگری لەلایەن بەرپرسەکانەوە لە سلێمانی هەیە لە بەرامبەر پرۆژەکان بۆی نەگەی بەو ئامانجەی کە هەتانە نەخێر بە پشتیوان بە پێچەوانەوە هەموو لایەنە سیاسیەکان بە حکوومەتی هەرێم حکوومەتی ئیتیحادی دەوڵەتان یەکێتی ئەوروپا نەتەوە یەکگرتووەکان پشتیوانێکی سەرەکیمانن و لە هەموو قۆناغانی ڕابردوو بەڕێمان کردووە کە قۆناغی سەخت بوون هەر لە بایکۆتکردنی دەوام و وەستانی خوێندن لە ناوەندەکانی خوێندن و خزمەتگوزاری لە نەخۆشخانەکان کە ئێمە بووین بە پارێزگارە و حاڵەتانە هەبوو بە سوپاسەوە بۆ مەردایەتی و خەڵکە تێکۆشەرە مەدەنی کە لە جیاتی هەموو خەڵکی کوردستان ناڕەزایەتیەکانیان نەگەیان بە حکوومەت هاوکار و هەمانگوان بوون تاکو دام و دەستگا ئەمنیەکان تا خزمەتگوزاریەکان تا یاساییەکان تا کارژێڕیەکان تا کەرتی تایبەت تا کەرتی گشتی تا لایەنە سیاسیەکان وەکو یەک تیم کارەکەین و هەمویان هاوکاری حکوومەتی خۆجێین بە بەڵگەی ئەوەی هەموو لایەنە سیاسیانەی لە عێراق و لە هەرێم ئۆپۆزیسیۆنن لە حکوومەتی خۆجێی سلێمانیا پشکیان هەیە و بەشدارن هەتا کەینی بەردەوام دەبی لەو پۆستەی
بەپێی یاسا کێشانەوە وەختێک باسییان دەکرد دەست لە کار بەپێی یاسا ئێمە بێ بەردەوام بین تاکو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە کرێ و پارێزگارێکی نوێ هەڵەبژێرێ بەڵام ئێمە پێش تەوابوونی ماوەکەمان کە 4 ساڵە بەڕسمی داوامان لە بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەرسێ لایەنە پێکێنەرەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە لەو کاتەیە کاری ئێمە تەواو بێ هیچ لایەک ڕازی نەبووە بەو واسێنانە و هاوڵاتیانی خۆشەویست پشتیوانیان کردوین داوایان لێ یەکەین بە تایبەتی بزوتنەوەی گۆڕانوویەتی نیشتیمانی کوردستان بە زووی بگەنە ڕێکەوتنێک ئێمە بتوانین ئەم پۆستە ڕادستی خۆشەویستێکی تر بکەین بۆی بەپێی داخوازیەکانی ئەم قۆناغە بتوانێت وەڵامی داخوازیەکانی سلێمانی باتەوە هەتا ڕادستکردنی پۆستی پارێزگار بۆ کەسێکی تر دوو چ ئامانجێکت هەیە پرۆژێکی تایبەت هەوی پێش ئەوەی کە ڕادست بکریان پۆستە جێبەجێ بکەیت من نتوانم بڵێم ئەو شتانەی لەسەر ئەرکی ئێمە بوون هەموویمان بە ئەمانەتەوە کردووە بە نەزاهەتەوە کردووە هیچ شتێکمان بۆ بەرژەوەندی تایبەتی و حیزبی و کەسی بەکار نێناوە دەوڵەتداریمان دروست کردووە حکوومەتی خزمەتگوزارمان دروست کردووە حکوومەتی هاوڵاتیمان دروست کردووە حکوومەتی یاسامان دروست کردووە سلێمانیمان بردوتە نەخشەی دیبلۆماسیەتی هەموو جیهان کە پەیوەندێکی ڕاستەوخۆمان بە هەموو دنیاوە هەیە بردومان دەسەر نەخشەی گەشت و گوزاری هەموو جیهان دکتۆر بە کورت و کرمانجێکی سبەی یان ئەو ڕێوارە ئەگەر پۆستەکە ڕادست بکرێ مرتاح دەخەوی بە دڵنیاییەوە ئاسوودەم بەڵام هیچ کاتی ئاسوودە نیم هەتا سەقامگیری و یەکماڵی و یەکڕیزی لە ناو میلەتی کوردانە بێ ناوی ڕگام باشن لە مناڵیەوە ئیرادەمان لەم ژنەوە گرتووە لە مناڵیەوە ئەم دوکاناری کردووە خێزانی زوو شەهید بوو ڕۆشت هەموو منداڵانەی گەورە کرد ئەم لەوە یەکەم دوکاناری ژەتوانم بڵێم ژن بۆ لە سلێمانیە والله دکتۆر دەستخۆش شوێنێکی باش هەڵبژاردووە هەموو شتەکان ڕێک و پێک و جوان هەموو ڕۆژێک دێن بۆ ئێرە و ناو خەڵک وڵڵا هەموو ڕۆژێک نا هەرجاری بۆ شوێنێکە چین بەس ئەمە هەنێک بەیانیان لەبەری لە ماڵمانەوە نزیکە ناو بازاڕی و قەیسەرەکەی سەرشنارە هەنێ بەیانیان لەگەڵ دۆستان لەگەڵەوە خۆشەویستانەیە لێرە نانێکی بەیانیانە خۆین و اینجا چینەداوە چێ خۆنانی ویانە نان و ماستێکە خۆین بە حکمیەوەی هەر لەگەڵ باوکتەژی دایکت خواردنی حازر دەکەیان دایکی منداڵان بە پلی یەکەم دایکم اینجا دکتۆر شیلانی خێزان عەزیزەکەم خۆشەویستم مامۆستاگیان قوربان تێکەڵبوونەکی باش تێ لەگە خەڵک بە تەمان گەنجۆوانە ئەی من قەرزاری یەک بەیەکی خەڵکی ئەم شارم چ بەوەی لە هەڵبژاردنە لە شەڕێکی ئیرادەیە منیان بە ژمارەیە سەرخست کردیانم بە یەکەم لەسەر ئاستی عێراق بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دووهەم هەموو ئەوانی تریش لە ماوەی حکومڕانیکردنمە بەوانەی دەنگیشانەیە بوونێ بوو بە پشتیوانێکی سەرەکی سەرخستی ئیدارەکان بەس بە ئەوم لە بیر نەچکە بەس نابتە شەڕ لە بینی دایکت و دایکی منداڵان خواردنی چیان خۆشترە حتمما هی دایکم بەبێ منافەسە ناوە هەروایە لای هەموو کەسێک وایە خواردنی دایک لەو شیرەی پێ یاوین هەتاکوەمانێتە ناوچاڵەکەەوە دەست و دڵ و سۆز و خۆشەویستی دایک تاو نابێت دکتۆرە و تێکەڵبوونەت لەگەڵ خەڵک لە سوشال میدیاش هەروای تۆڕە کۆمەڵاتیەکان پۆستت زۆرە و کۆمنت و تێکەڵبوونی خەڵک بەڵام کۆمنتی ئەنتیکەت شتان بۆ تێها مەسەلەی مەقەس و خردێلەکە وڵامت چێ بۆوانە ئەوانە هەمووی خۆشەویستن ئەوانە هەمووی ئیشن خەڵک کە باسی ئیشەکە هیچ جێکێک لەوانە نین کە دەگەنج هەتا 1000 گەنج لەو شوێنانەیە ئیشی نەکرد بێ و ئیشەکانی خۆیان نەبنیا پارێزگا دەستی تیانە نەبوو بێ ئەگەر پارێزگا لە ڕووی داراییشەوە هیچی بۆ نەکردبن لە ڕووی پاراستی سەقامگیریەوە لە ڕووی پشتیوانی معنەویەوە لە ڕووی کارگێڕی و یاساییەوە پشتیوانیان بۆیە هیچ ئێشێک ئێمە تێ نەچوین کە خۆمان بەشێک نەبین لە ئیشەکە بۆ خزمەتی خەڵکەکە بەڕاستی و خۆشەویستی و خەڵکیە کە داواکەن ئێمە لەگەڵیان نابین نوسپاسی هەمویانەکە تو خود سەرپەرشتاری تووڕە کۆمەڵاتیەکان دەکەی فەیسبوک بە تایبەتیان بڵێ خود بەڵێ ئەی ئەو مەسلەی سەفەری هندستان و دانانی ئەو هەموو ڕسمە چی بوو ئەوەش بەشێکە لەوەی کە ئێمە ئەمانەیە بە خەڵک بڵین کە ڕۆشتوین لێرین لەگەڵ خەڵکین هەندیەکان پیانوتم لە ئاستی بەرزی حکومیە کە تاکە سەردانە
ئەوەندە دەنگدانەوەی لە ناو کۆمەلگای هەندیا هەبوو بێ کە هەند یەک لە سەر چواری جیهانە. من هاتووم کۆمەلگاکەم ناسانەوە بە کۆمەلگای خۆمان هەر بەهۆی ئەو سەردانەوە دەیان بازرگانی ئێمە پەیوەندیان بە هەندەکانەوە کرد، دەیان تیمی ئێمە سەردانی ئەوەیان کرد، هەمان دەیان تیمی ئەوان هاتوون سەردانی کوردستان و سلێمانیەکەن. ئێمە ئەبێ و پردو پەیوەندیە لەسەر ئاستی بنیاتە کۆمەڵایەتەکە دروستکەین، نەک من بچم وەزیرێ ببین و تەواو شتێکی پرۆتۆکۆلی. من چوم لەگەڵ ئەو خەڵکانی کە ئیشەکەن، ئیشەکانی ئەوان چییە؟ هەموو کەسێ لێ بە ئیشی خۆی رازیە. لە ژنێکەوە کە گوێزیەکی هەندی ئەفرۆل سەر جادەیەک بە ئیشەکەی خۆی رازیە تا ئەوەی کە مەڕووماڵات بەخێوەکە بەشێکە لە کۆمەلگای هەندی و هەندستانیان دروست کردووە. تو باسی ئیشکردنت کرد مەسەر لە هەندستان قەرەباڵغی هەیە بە گەنجی چ ئیشەکەت کردووە لەسەر چنار هەموو ئیشەکەم کردووە. لە یەکەم ئیشی من دەستکردن بۆ بە بلۆک بڕین و شتایگەر بڕین لە ناوچەی پیشەسازی سلێمانی لە کارگەی ئەزمەر بۆیە سەلامکردنەوە بە قووەت و توندا هەتاکو لە کارگەی چیمەنتۆک و کرێکاریشم کردووە، لە دوکانداریم هەبووە، بەقاڵیم هەبووە لە ناو دوکانەکانی سەرشنار، وشکەم هەبوو لە ناو دوکانەکانی سەرشنار، 10 ساڵ دوکانم هەبوو لە سەیرانگەی نەورۆز لە هاوینە هەواری سەرشنار. تاجرێکی باش بوو. تاجرێکی باش نەبووم، بەس کرێکارێکی باش بوو. ئیشی شتم هێناوە لە زاخۆ بۆ سلێمانی بە جوملە، زاخۆ بۆ سلێمانی، زاخۆ بۆ سلێمانی، مووسڵ بۆ سلێمانی کە خۆم دەوێتە لە بەبووم لە لای ئەوەی ئێمە پێڵێن بەری قۆری و پیاڵەکە ئیستا سەردەمی ئێمە پێوترا بەریدە کۆنەکە دەواازەی سەرشناری ئەو ساڵ لەوێ هەر دوکانم هەبووە. ئیستاژ یەک نیاشتمان ناوە بە خەڵک قەرزەکەی بۆ نەهێناوینەتەوە. پارێتەل دەف خەلکینە بەتەئکید لەوێش و لە سەیرانگەی نەورۆزیش و لە ناو قەیسەری سەرشناریش گردنی هەمویان ئازابێ. ئانێ خلاص گردنەوەنەتە ئازەکە هەمویان ئازامان کردووە. وەڵا دکتۆر باباسی شیک پۆشیش بکەم. ماشەڵڵا هەموو کات شیک پۆش و قات و ڕیباتی مرەتەب بووانە. شیک پۆشی خۆتەیانداکی منداڵەکانەوە کاریدا. وەڵا بە پلەی یەکەم هی باوکمە، هی نەنکمانە نەحەبەم، ئینجاهی دایکم و ئینجاهی خێزانم دکتۆر شیلان و ئینجاهی مناڵەکانم بە تایبەتی دووکشە گەورەکەم کە هەردووشیان ئەندازیاری ئینتەریەر دیزاینن کە ئەندازیاری ئەو بوارن و کوڕەکەشم بە هەمان شێوە. باوکم یەکێک بۆ لەوانی کە کاتی ئەو کاسکێتی کردوتە سەری لێرە تەنیا کەس بۆ لە سلێمانی ئەو کاسکێتی لەسەرا بۆ بیرم من لە قۆناغی سەی سەرەتاییەوە چاکەت و ڕیباتم باخم بەستووە. ئەی هەوار سێ ابتیدایی سەرەتایی بەڵێ وێنەکان چەند ڕیبات هەنە؟ وڵای ڕیباتم زۆرە، بەس ئەیان گۆڕم لەگەڵ دۆستەکانم ئەیان گۆڕینەوە، ئەیان بە خۆشەویستەکانم ئەزداکیینم دڵگەلتە گوڵای نەمژاردە وەڵام زۆرمێ. دکتۆر ئەم بچینە قۆناغەکە دیۆژیۆنۆتە زۆرە ژێرێ دەرکەوی بڵۆ بەسە خواندنێکی وا دە چاخوڤە خوین پشتێنگە وەرە یامە پیچەکە با دو هەمین قومی بخۆین ئەم هەموو ژێری لەوەی بەتامترە. ئەمجاکی گرنگ و پیرۆزین مامۆستای زانکۆ ساڵی چەند تقریبان بوونە مامۆستای زانکۆ؟ من ساڵی 2002 کە یەکەمی زانکۆ بووم. دکتۆر یەکەمی زانکۆ چ بەشێک بوو؟ بەشی کوردی لەسەر ئاستی هەمووی. بەڵێ هاتمەوە زانکۆ و لە بەرەوەی خزمەتی لەوە پێشیشم هەبوو بەسپاسەوە بۆ ڕاگر و مامۆستا خۆشەویستەکان و لە دروستکردنی بەشی ڕاگەیانی زانکۆی سلێمانیە لەگەڵ برای بەڕێزم دکتۆر مۆفەق دەرگەڵەیی و دکتۆر دلێر ئەحمەد ڕۆڵێکی کاریگەرمان هەبوو. لەو بەشەوە دەستم کرد بە وانەوتنەوە و یەکێکیش بووم لە دامەزرێنەرەکانی زانکۆی کوردستان کە دوایی ناوەکەیان پێکردن بە زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا. چهانیان هەمووی خۆشتر بۆ خزمەتکردن لی زانکۆی سلێمانی، چکە زانکۆی سلێمانی زانکۆی دایکەوە لەناو ئەویشە بۆ من بەشی بە پلەی یەکەم بەشی ڕاگەیاندن و دوای تەواوکردنی دکتۆراکەشم بەشی کوردی. بەشی ڕاگەاندن بە تەمای دیسان بگەڕێەوە ناو ڕاگەاندن یان مامۆستای زانکۆ بڵێم؟ ئێمە ئەو شتێکە هێشتا ئەو نازناوەمان لێ نەسەنراوەتەوە و خەریکی پلەبەرزکردنەوە و توێژینەوەکانمانین لەو بوارەیە، بۆیە گرنگترین شوێنێک کە خزمەتی تیا بکەیت ناوەندەکانی خوێندن و پەروەردە و فێرکردن و زانکۆیە و گرنگترین و بەهادارترین پیشەیە کە خزمەت بکە و بەردەوام بەرهەم و بەخششی هەبێ مامۆستایەتیە. بۆیە بەڕاستی ئەوە شانازیەکە ئومێ دەکەم بتوانین لەسەری بەردەوامی. باشترین سیفاتی مامۆستا چ سەرەتایی بی ناوەندی بی هەتا مامۆستای زانکۆ لای تو؟ بەخشندەیە. بەخشندەی ئەو هەموو شتت کە سیفەتی خوایەتیە، ئەو هەموو شتت پێ بەخشێ بەبێ ئەوەی داوای هیچت لێ بکە. بەردەوام چاوی لەوەیە تۆ لەو زیرەکتربی، لەو باشتربی، لەو پێشکەوتوتربی. من خۆم کە تەڵەبە بووم بە منداڵی بەبیرم دێ یەک دوو جار لێدانم خواردبوو
ئەی تو چۆن بووی هەبوو لێدانیان نە بەدەستی مامۆستا لە سەردەمی ئێمە هەبوو بەڵامەکو بارانی پەڵەوا بوو ئێمەی بەهێزە کرد بە پێزە کرد چونکە لە خۆشەویستیەوە بوو بەڕاستی ئەو لێدانە نەبوو چۆن باران لە خاکەیا و گڵ و خۆڵەکەی ئاڵوگۆڕەکە بەڵام ژیانە بەخشێتەوە بە خاک بەڕاستی بە بڕوای من لە قۆناغی ئێمە و قوتابخانەی سەرشنار بازەکەم ئەو خۆشەویستی مامۆستاکانمان لەگەڵ ئێمەیانە هەبوو لێدانەکانیان لێدانی باران خۆت خواردوتیان بەڵێ لیانم خواردووە لە چکێمە بەڕاستی لە خوێنکارە قوتابی هاروهاجەکان بووین هاروها لە سەرەتاییش خواردومە لە ناوەندیش خواردومە بەس لە ئامادەی نەم خواردو باش دکتۆر نازانم ئایا بە پێ ڕێکەوتنی سیاسی کەینە ئەو پۆستەی پارێزگارت لێ وەردەگری کە تا ئێستاش پارێزگاری سلێمانی بەڵام ئەگەر تەواوبوون دەگەڕێەوە بوو خزمەتکردن لە بواری خوێندن وەکو مامۆستایزان ئێمە منەگەڕێمەوە بۆ خزمەت لە بواری پێگەیاندن و توێژینەوەیە یعنی ئەگەر بگەڕێەوە تقریبان لە چ بەشێک دیسان دەبیە مامۆستایزان منم جارە تەمەناکەم لە بەشی ئەدەبیات لە زانکۆی سلێمانی بەشی کوردی بتوانم خزمەت بکەم دکتۆر ئەم گەلە خۆشحاڵ بین و دەرگەهەکێ مەزنش ژیانەخۆ ڤەکر ئەم نزیکی ژیانەوە بین بەسمە پیچێکی ژیانەوە زانی گەلە سپاس بۆی دەرفەت گەلە خۆشحاڵ دکتۆر خۆشحاڵین زۆر سپاس